ڕۆژێکێش ڕۆژە بەهلول لە بازارێ دەگەریە. یەکی دەوڵەمەند دیت، پەرەیەوی دەستێوی دەبوون و دژمارتر. بەهلول ژێ پرسی: ئەف قاسپەرە تێ چ کێژوە؟ دەوڵەمەند ژێرە گوت: گۆ ئەزش خۆرە عەردێکی بکرم و ئەزش خۆرە قەسرێکیژی بکرم و ئەزش خۆرە بازرگانیکە مەزنجی بکەم دا گۆ ئەسکارە بم سبە قزنجێژێ بگرم. بەهلول ژێرە گوت: گۆ باشە و دوورە. دەوڵەمەند گوت: گۆ دوورە ئەزێ ژیانەخوا خۆش بکەم و بە بەختەوەریژی برێڤە ببم. بەهلول کەنی و سەرێ خۆ هەژارد: گۆ باشە و دوورە. دەوڵەمەند گوت: گۆ دوورە ئەزێ ماڵ و ملکێ خۆش زارۆکێ خۆرەژی بهێلم. بەهلول دیسەژێ پرسی و گۆ دوورە. دەمەکێ ئەوێ دەوڵەمەند بێدەنگمە. دوورە هەیە دیکە گوت: دەداویدە ئەزێ مرە. ژنوورە بەهلول ژێرە گوت: وەختێ تزانێت تێ مرێ تچما قزنجێکی ژڤە پەرێ خۆ وەرناگرێ و تشخۆرە پارچەک عەرد لە بەهشتێ ناکرێ. ئەوێ دەوڵەمەند پێی سێر هات: گۆ پارچەک عەرد لە بەهشتێ بکرم چاوە؟ بەهلول کەنی و ژێرە گوت: گۆ بکارێ خێرێ بە ئالیکاریە فەقیران و هەژارە و ژێرە گوت: پەرێتە چ قاس گەلێک بن تن نکارێ بخۆرە ببێ. لێ ئالیکاریە مرۆڤاهیە تجاری نایش بیرکردن و وێتە ساغ بهێلێ.